ناوم پێشڕە و ڕاد من خەڵکی کوردستانم لە کوردستانە لەدایک بووم لە سەردەشتە لەدایک بووم دەوروبەری ساڵی 1985 ساڵی 1970 گەیشتوینە فەرەنسا ئەوە 27 ساڵە لە فەرەنساین لەگەڵ دایک و بام و خوشک و برام هاتینە فەرەنسای یەکسەرە گەیشتوونە ئەو شارە جنوبی فەرەنسای کە ناوی ئالبیە ئەگە گەیشتینە ئێرە دوا شەژ مانگەی دی دەستمان بە مەدرسە کرد و دایک و بابم دەستیان کردەوە بە دەرس کە دیپلۆمەکەیانی دی وەرگرن و لێرە ماینەوە بەڕاستی ناسیۆنالیتەمان داوا کرد ئێستا بووینە ئەمە کوردی فەرەنسەوین وانە کە ئەگەر گەیشتنە فەرەنسا ژیان ئەلبەتە سەخت بوو ئەگەر دێ کشوەرێک کە زمانی ناناسی کلتورەکەی شتێکی دیکەیە ئیسان دەبێت بەڕاستی ژیان لاوەڵی ڕادەست پێ بکاتەوە فقط بۆ ژیان خەڵکێکی باشن فەرەنسا ڕستورانەکەمان نێوی پەشەمەمایە وەکو کولتوری ئارژانتینی یعنی دامانناوە چونگە لە فەرەنسا خواردنی وایان ئەو کشوەرەیان زۆر پێخۆشە خێزانم هەیە کە فەرەنسەویە لەگەڵ سێ منداڵ دوو کچ و کوڕێک باوکیشم کادری لە بیمارستانی لە پاریسێ ئێستا باشنووسەستە بووە دایکیشم کادرە لە نێو بیمارستاناندا ئەوش لە فەرەنسا چوار دوکانمان هەن ڕستورانن ئێرە ڕستورانەکە دووەمەکەمانە ئێرەش لە نێو شاری ئالبی زیاتر لە 400 نەفەر دەتوانن دانیشن کە لێرە غەزا بخۆن ڕستورانی بەنێوبانگ ئێستا ژمارە یەکین لەو شارەی بە 5 ساڵان بووینە ژمارە یەک سەد نەفرێک لەگەڵمان ئیش دەکەن بۆمان ئیش دەکەن ئەوڕۆ لێرە دەبێ ئیسان ئیش بکە بۆیە ژیانێکی خۆشی هەبێ مهم بوو بۆمە کە کوڕی کوردستانین و کوڕی پێشمەرگەین یعنی مەسئولەتێکمان هەبوو کە دەبێ بڵین بینیدی لەو کشوەرەی نیشانیش بدەین کە کورد بەڕاستی خەڵکێک و وڵاتێکی زۆر پیاون خەڵکی باشمان زۆر پێدایە یعنی دەبوو نیشان دەین لە فەرەنسا بەو فەرەنساویانە کە دەتوانن کشوەرەکەیان لەگەڵمە بڵین بکەن و لەگەڵمە بژین کوردیشی زۆر لێن لە فەرەنسا بەڕاستی زۆربەی کوردان ساڵی 95 گەیشتنە فەرەنسا لەگەڵ دانیێلی میتەران کە خێزانی دانیێل میتەران پرێزیدانی فەرەنسای بوو دەوروبەری ساڵی 80 زۆربەی کە کورد کە دەناسمە من کە لە فەرەنسان وەڵا زۆربەیان بڵین بوون بەڕاستی ئیش دەکەن لە هەموو شتێکدا قەتمان لەبیر نەچووە کە ئەمە کوردین زۆربەی کورد ئێستا لێرە لە شاریمە لەگەڵمە ئیش دەکەن وڵات جاروبار دەزانی زۆربەی خواردنی ئێستامان هەیە هەمیشە شتێکی کوردی تێداوێن سۆسەکەی بێت و نانەکەی بێت و هەمیشە شتێکی کوردی تێداوێن کە خەڵک بزانن ئەمە خەڵکی کوێین و بۆیان دەنووسین یعنی پێیان دەڵێنەوە بۆچی ئەو خواردنەمانیمان ساز کردووە لێرە هەم پیتزامان هەیە هەمبەرگەرمان هەیە گۆشت کە دەبرژێنین وەڵا زۆر شتمان هەیە کە وەکو کوردستانیش ساز دەکەین لەگەڵ سوماغ مەسەلەن خەڵکی ئێرە نازانێ قەتی سماغ نەخوارد بوو ئەمە ئەوەڵین جارە لەو شارە مەسەلەن سماغمان لە نێو غەزامان داناوە
ئەوە ئەوەڵین ڕستورانی کە لەو شارە ئەمە داماننا کە گۆشتی تەواوی دنیا لێ دەفرۆشین. ئەوە بەعزە گۆشتێکمان هەن لە ئەمریکا ڕاهاتوون، یوە لە ئەرژانتینی، لە پۆلۆن، لە ئاڵمانیا. زۆربەی گۆشتی دنیاە کە دەهێنینە ئێرە کە خەڵکی ئالبی بەڕاستی ئەوەڵین جارە لەو شارەی شتێکی یاوە دادەندرێزە ئەمە دەستمان پێکرد بەوەی ئەوەڵین نەفەر بووین. دەمان هەوێ هێندەی دیکەش بڵین بین لە فەرەنسا ڕستورانی دیکە بکڕیت. جابۆیە وە خەریکە کەم کەم پەسەنداز دەکەین و دەچینە سەرێ لەگەڵ بانک و شت قسە دەکەین بۆیە بتوانین ڕستورانی تازە بکرین. ئەوڕۆ چوارمان هەیە، دەمان هەوێ ساڵێکی دیکە ببنە پێنج ئەوە بچینە پێشێ بەڕاستی خەڵکمان زیاتر لەگەڵ بێت و ئەگەر بتوانین هێندەی دیکەش لەگەڵ کچ و کوڕی کورد ئیش بکەین. مەسئولیەتی مە لە فەرەنسا ئەوەشە، یعنی پێکەوە هەڵسوڕێنین و پێکەوە بین لەگەڵ کوردان.